نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. برایانی خۆشەویست خوشکانی بەڕێز، پێشەکی هەزار جار سوپاس بۆ خۆی پەروەردگار بۆ ئەو بارانی ڕەحمەتەی کە بۆی باراندین لە کاتێکا کە زۆر پێویستمان پێ بوو. هەزار جار سوپاسی خۆی پەروەردگارەکەین و هەروەها هاوخەمی و سەرخۆشی خۆمان دەرەبڕین بۆ ئەو کەسانەی کە تووشی ناڕەحەتی بوون یان قوربانیاندا. داواکارم لە خوای پەروەردگار بۆیان تەعویز کاتەوە و لە مردوەکانیش خۆش بێ و سەبووری کەس و کاریشیان بدا. ئیمانداران، ڕۆژێکیان ئەسحابەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە مزگەوتە هەندێکیان طبعا دانیشتبوون لە پاش نوێژ لەگەڵ پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم. کابرایەک هاتە ناو مزگەوتەوە، ڕۆیشت لەو لاوە دوو ڕکات نوێژی کرد. ئەسحابەکان زۆریان نەیان بینی، بەس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر بە چاو تەماشایە کرد لە دوورەوە ئاوا بەلای چاوی. کابراکە نوێژەکەی تەواو کرد، هاتە خزمەتی رسول الله صلی الله عليه وسلم عرضی کرد السلام علیکم، و هات دانشی رسول الله صلی الله عليه وسلم فەرمی وعلیکم السلام، بڕۆ نوێژەکەت دووبارە کەرەوە تۆ نوێژت نەکرد. کابرا دووبارە چوو، دوو ڕکاتی تر نوێژی کرد و هاتەوە عرضی کرد السلام علیکم، رسول الله صلی الله عليه وسلم فەرمووی وعلیکم السلام، بڕۆرەوە نوێژەکەت بکە تۆ نوێژت نەکرد. سێ جار ئەم کابرایە نوێژی کردەوە و رسول الله هەروای پێی فەرموو. ئەمجا کابرا فەرمووی بەو زاتەی کە نەفسی تۆی ناردووە بە حەق، من هەر ئەوەنەی لێزانم ئەی رسول الله، فێرم کە چی بکەم؟ رسول الله صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر هەر کاتێ ویستت نوێژ بکەی دەست نوێژێکی ڕێک و پێک بگرە، دەست نوێژێکی ڕێک و پێک بگرە، پەلەپەلی تیا مەکە. دەست نوێژی ڕێک و پێک ئەوەیە پێشا ئاو هەڵدەیتە دەمت، پاشان ئاو هەڵدەیتە لوتت. طبعا پێش ئەوەیش دەستە شۆری بسم الله ئەکەی، ئەمجا ئاو هەڵدەیتە دەمت، ئەمجا ئاو هەڵدەیتە لوتت، ئەمجا دەمچاوت بە جوانی لەو شوێنەوە کە قش دەرەچێ هەتاوەکو ژێر چەناکەت و لەلای ئەم گوێچکەکەت و بۆ ئەو گوێچکەکەت هەمووی بە جوانی تەڕەکەیت و هەمووی ئەشۆی. ئەگینا نوێژەکە دەست نوێژەکەت دروست نییە، ئەو هەموو نوێژەت کردووە چەند ساڵە ئەگەر بەو شێوە کردوێتە دروست نییە. ئەمجا دوای دەمچاو ئەمە تەرتیبەکەی لەبەرکەن، چونکە ئەم تەرتیبە زۆر گرنگە. ئەگەر ئەم تەرتیبە تێک دەی نوێژەکە دروست نییە، دەست نوێژەکەتیش دروست نییە. دوای ئەوەی دەمچاوت شۆرد، ئەمجا دوای دەمچاوت ئەمجا خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وامسحوا بوجوهكم وأيديكم إلى المرافق. ئەمجا باڵت ئەشۆی لەگەڵ ئەنیشکەکانتە، لەگەڵ قورناسکتە گەرمیانی خۆمان، ئەویش ئەشۆی لەگەڵ یا نەک هەتاوەکو قورناسک، بەڵکو قورناسکیشی بەرەکەوێ و ئەڕۆیتە ناو باڵتەوە. ئەمجا دوای ئەوە مەسحی سەرتەکەی بە جوانی، ئاوا ناکە هەروە دووسێت ئینە دەیتە بان سەرتا، بەڵکو بە جوانی. ئەگەر جامانیە و کڵاو شتن لەسەرا بوو بەبان ئەوەیە تۆزێ لە تەوالێتەکەت و بەبان ئەوەیە تا پشت سەرت و ئەیتێریتەوە. ئەگەریش ئەوە نەبوو سەرت ڕوود بوو هەروە قژەکە تایبەیتە پشت سەرت و ئەیتێریتەوە. پاشان مەسحی گوێچکتیشەکەی بە پەنجەی شایەتمان ئاوا پەنجا خەیتە ناو گوێچکت و پاشان بەم پەنجەی ئیمزاکردنەکە پشتی گوێچکت مەسحەکەی. ئەمجا هەردوو پێت بە جوانی ئەشۆی لەگەڵ گوێزەنگەکانە، لەگەڵ قاپەڕەقەتا گەرمیانی وەتەنی.
قاپەڕەکەش ئەبێ بە جوانی بشوی و بینی پەنجەکانی پێت و ئەگەر ڕیشتیش هەبوو دەسەخەیتە ناو ڕیشت مەرج نییە گشتی تڕ بێ بەس دەسەخەیتە ناو ڕیشت ئەمانە هەمووی بەڕێزان ئەمەیە پێ ئەوتێ دەستنوێژێکی ڕێک و پێک دوای ئەمە پێغەمبەری خوا فەرمووی ئەم جا فێری کرد چۆن نوێژ بکە رسول الله صلى الله عليه وسلم فێری کردین کە نوێژ زۆر بە جوانی بکەین ڕوەکەیتە قیبلە بە جوانی و بە ڕێک و پێکی یعنی قیبلە لە بینی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ئەمە قیبلەیە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا قیبلەیە ئیتر کەس تووشی وەسواسەتان نەکە وەڵا نازانم ڕێک میلەکەی نەهاوردێتەوە و GPS نازانم چی ئەوە گشتی وەسوسەی شەیتانە هیچتر نییە هەر کەسێ وتی چەند عالم بوو لێی نازانێ چونکە رسول الله ئەو باشتری لێی زانیە لە بینی مەشریق و مەغریبە قیبلەیە تەواو مزگەوتەکانتان لارە مزگەوت لار نییە قەورسانەکانتان لارە قەورسان لار نییە لە بینی مەشریق و لە بینی مەغریبە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەمە قیبلە دوای ئەوە ئەمجا الله ئەکبەرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوای فێرکردین ناو لەپت ڕوەکەیت لە قیبلە الله ئەکبەر دەستت بە قەدەری شانت بەرزەکەیتەوە ناگاتە نوکی پەنجەکانت ناگاتە گوێچکت تقریبا ئابە و شێوازە لە شانت بەرزتر بێ و لە گوێچکت تۆزێ خواردتر بێ و الله ئەکبەرەکەی ئەمجا دوای الله ئەکبەرکردنەکە ئەوەتر نوێژت دابەست ئەمە پێوترێت تەکبیرەی ئیحرام ئەمجا دەستی ڕاست ئەخەیتە سەر دەستی چەپت ئەمەش سونەتە ئەگەر کەسێکیش نەیکا هەر نوێژەکەی دروستە بەڵام ئەوە سونەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەستی ڕاست ئەخەیتە سەر دەستی چەپت ئابە و شێوازە دەست ئەگری ئیتر نە زیادە ڕەویت یا بکە و نەشل ڕەوی وەسەط دوای ئەوە ئەمجا دەستەکەی بە خوێندنی سورەتی ئەلفاتیحە ئەگەر بیزانی بیخوێنی ئەبێ فاتیحە ئیلا بخوێنی ئەگینا نوێژەکەت دروست نیە دوای ئەوە سورەتی ئەلفاتیحات خوێنە ئەگەر بۆ تیشکرا سورەتێکی تری کورت لەگەڵ یا ئەخوێنی ئەمجا الله ئەکبەر ئەکەی ئاوا دەستیش ئاوا دووبارە بەرزەکەیتەوە ئەچیتە ڕکوعا کە چیتە ڕکوعا بە جوانی ئەچەمێیتەوە ئابەم وەکو ئەم دەسەی من ئاوا ئەچەمێیتەوە هەوڵە دەی پشتت ڕاستەکەیتەوە مەگەر حاڵەت نەخۆشی و فەقەراتەوە پاسەوە ناکەین ئێمە ئەو کەسەی نەخۆش بێ و فەقەرات وشتی بێ بە پێیتوانە بەڵام ئاوا پشتت ڕاستەکەیتەوە بە جوانی سەیری شوێنی سوژدەکەت ئەەکەی لە نوێژە لە هەموو نوێژەکە تا سەیری شوێنی سوژدەکەت ئەەکەی ئیلا لە کات تەحیاتانە بێ سەیری پەنجەی شایەتمانەکەت ئەەکەی ئاوا ڕاست ڕکوع ئەبەی ئەبێتیش پێغەمبەر فەرمووی بە کابرا دیارە کابرا پەلەی کردیە ئاوا وەکو خۆمان چۆن هێنە لای خۆمانی ئاواکە عەجەل لەسەر بەرزەکە دۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەبێ لە جوولە ببڕی دوای ئەوە لە جوولە هەنێ کەسێ ئەسپرینیەکە ئەوانە هیچیان نوێژیان دروست نییە ئەم ئەسپرینیە یعنی نا تو لە جوولە نەبڕای ئەبێ لە جوولە ببڕی ئاوا نە زۆر ئاوا ملت ئەچەمێنیتەوە و باڵت فشەکەیت و ئاوا نا باڵت ڕاستەکەیتەوە هەردوو قورناسەکە هەردوو زرانیت چۆن تۆ پێ بگری ئاوا ئەیگری هەردوو زرانیت چۆن تۆ پێ بگری کە ئەنەه بەردێکی گەورەت گردێ ئاوا زرانی خۆتەگری و جوان دەست ئاوا ڕاستەکەیتەوە ئەوە ڕکوعە تا لە جوولە ئەبڕی ئەڵێی سبحانە ڕەبی العەظیم یەک جار فەرزە و سێ جار سونەتە ئیتر زیادە ڕەوی مەکە یعنی هەنێ کەسێ مەسەحە زۆر ئەوە بۆ شەو نوێژی خۆت ئەوە کەیفی خۆتە بەڵام لە فەرزەکانە هەر ئەوەندە دوای ئەوە ئەمجا سەر بەرزەکەیتەوە ڕاستە بیتەوەژی سەمیع الله لەگەڵ ڕازبوونەوەکە ئەڵێی سەمیع الله لمن حەمیدە کە ڕاست ئەبیتەوە ئەبێ لە جوولە ببڕی پشتت جوان ڕاستەکەیتەوە ئەڵێی ربنا ولك الحمد ئیتر ئەبێ ڕاستەوە بیت و ئاوا نەک هەیە ئاوا ئەکاو یەشتان ڕاست نەبۆ تۆ ئەچێتە سوجودە ئەوانە نوێژیان دروست نییە براینە نوێژی خۆتان بەتاڵ مەکەنەوە چەند ساڵ عەزیەتە خۆی چەند ساڵ مەینەتە خۆی دوای نوێژەکان تیش هەروا بچێت پشتت جوان ڕاستکەرەوە پەلە مەکە لە هیچ ئیشێکی ژیان من زەلامەوە ئەبینم لە هیچ شتێکە پەلەی نییە بەس لە نوێژە وەڵڵاهی ئەڵەی زەلامێک دانیشتێ لە دوایەوە تاوێ نایەژێت ئایسات کوژم ڕانەکەی یعنی پەلە پەلێکێتی نازانم بۆچی پەلەتە ئاوا سەمیع الله لمن حەمیدە ڕاستە بیت ئەڵێی ربنا ولك الحمد لە جوولە ئەبڕێی دوای ئەوە ئەمجا دەستیش بەرزەکەیتەوە لەگەڵا طبعا کە هەڵسایەتەوە دەست بەرزەکەیتەوە ئەمجا ئەڵێی الله ئەکبەر ئەچیتە همو حركاتكان كهلسيت ودانشت الله اكبر الا لك سمع الله لمن حمده للركوع هرسيت هلسيت الله سمع الله لمن حمده ربنا ولك الحمد ام جاء اتشيت السجود كتشيت السجود اغاتان ليبي ابي تويلت لقلوت تاع زويابي من باسي نخوش امانه ناك من باس كس اعتياديك
کەسێ نەخۆشە پرسیار لە مامۆسایەک بکات چۆن نوێژە بکەم من باس کەس اعتیادیەکەم باسی نەخۆشی سەر کورسیتانیش بۆ ئەەکەم کە چۆن ئەبێ نوێژ بکە ئەوە لە هەفتەیەک لە هەفتەکانەدا ئەنە من باس ئەوەتان بۆ ئەەکەم کەسێ لەبان کورسی نوێژکات چۆن ئەبێ نوێژ بکە ئەوەشتان بۆ باسەکەم دەی ئەبچیتە سوجودا لوتت ئەبێ لە زەویا بێ لەگەڵ توێڵتا هەردوو لە ناو لەپت هەردوو زرانی ژێر پەنجەکانی پاتیش ئەبێ هەڵدەی بەقەدەر توانە پات بەخەی تەقەی یەکتری و پەنجەکانت ڕۆکەی لە قیبلە یعنی بەقەدەر توانە يعني ژێرەکەی ئەخەیتە زەوی ناو يعني ژێرەکەی ئەخەیتە زەوی ئاوا ئەیچەقێنیتە زەویە ئابە و شێوە سوژدەیە جوان ئەبەیت و ئەڵێی سبحان ربي الأعلى سێ جارەکەش سنەتە ئەڵێی سبحان ربي الأعلى سبحان ربي الأعلى سبحان ربي الأعلى ئەگەر وە بحەمدیهیشی لەگەڵا بخەی هەر هاتووە لە سنەتە اعتیادیە ئەمجا الله وەکبەرێکی ترەکەی هەڵەسیتۆ جوان دائەنشی پێی چەپت ئەخەیتە ژێرت پێی ڕاست ئەچەقێنی ئەگەر بتوانی ئەگەر نەشی توانی بیچەقێنی ئاوا لارێکەکەیتەوە اعتیادی هەڵەدەی پەنجەکانی ڕووبکەی لە قیبلە دائەنشی جوان ئەڵێی ربي اغفر لي ربي اغفر لي ئەگەریش بتەوێ زیاتر بڵێ هەر هەیە زیکرترمان هەیە ربي اغفر لي وارحمني وعافني واجبرني يعني تشتی ترمانیش هەیە زیاتر بەڵام تۆ کە کەسێک ئاسایی زۆر شتت لەبەر نییە ئەڵێی ربي اغفر لي ربي اغفر لي ئەمجا جارێکی تر الله ئەکبەرەکەیت و طبعا بە جوانی بێ دانشیتەوە نەک پەلە پەل بکەی هەمووی پێغەمبەر بە کابراوتی ئەبێ لە جوولە ببڕی ئەمجا جوان ئەچیتە سوژدەیە جارێکی تر بۆ شێوەی کە یەکەم جاوتمان ئەمجا هەڵەسی تۆ ڕکاتی دووەمیش بەو شێوە ئەەکەی دوای ئەوە دائەنشی تەحیاتی یەکەمە خوێنی ئەمە ئەگەر دوو ڕکاتی هەر یەک تەحیاتیەیە پێی چەپت دەخەیتە ژێرت پێی ڕاستیش ئەچەقێنی و دەست جوان ئەگری لەسەر ڕانت جووتیەکەی ئاوا و پەنجەکانت ڕۆکاتە قیبلە و ئەم پەنجەتە ئاوا دائەنەی شێوەی تریشی هەیە بەس ئاوا پەنجەت ئاوا پەنجە ڕوو ناکەی لە ئاسمان هەنیە کەسێ نییە ئاوا کاتێدا ئەنا ڕۆکا لە ئاسمان با بەم چیم زیادە ڕەویە ئیلا لە پەنجەش ئەبێ زیادە ڕێی بکەی پەنجە ئاوا ڕۆکەی لە قیبلە پەنجە ڕۆکەی لە قیبلە يعني كاتێک کە دانشی بۆ تەحیات پەنجە ڕۆکەی لە قیبلە هەنێک لە زانایان ئەڵێن دوو حەدیثمان هەیە یەکێکیان ئەڵێ مەیجوولێنەوە یەکێکیشمان ئەڵێ بیجوولێن طبعا جوولانەوەکەش هێواش ئەیجوولێنێت ئاوا هەر خۆت هەستی پێ بکەیت نەک ئەم لا ئەو لا هەر هەمووی مەشغوڵکەیتە خۆتۆ ئاوا ئەمە نییە لە هیچ شوێنێکە نەمبینیوە لە هیچ حەدیثێکیان نەهاتووە ئاوا سەریع ئەمە نییە بەڕێزان خۆتان مەخەڵەتێنن يعني حتى لصفة صلاة الشيخ الباني عليه شديدا أبو إسحاق حويني كتلبي ألبانيا عليه شديدا من خوم لقل الشيخ الباني يوجم كذا آواي كذا برد سيري كان ليوتيوب هي يعني ليوتيوب ليدا أو كاتب شوي وفاة أبو إسحاق حويني عليه من خوم لقل الشيخ يعني كسني وتو عوابك أمشتني ني نازم أمانة لكويتير أمجد واي أوا كأما تكرت فنجت يعني ما يجولين ما يجولين توي أجر لما لا إمام الشافعي الله لكاتي وتني شات ما نك يجولين تو دا يا أخي تو أجر دو تحياتي بو نيوجكت سير ركاتي بو يان شوار ركاتي بو تحياتي يا كم حتى أو شنا السوق يا غمري خاص الله سم تحياتي يا كم سوق تري كنده تحياتي دون تو زيد ريش تري كذا تو تحياتي يا كم صلواتي دعوتي اللهم صل على محمد وعلى آل محمد دعاء تحياتك التحيات لله والصلوات والطيبات السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته السلام علينا وعلى عباد الله الصالحين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم صل على محمد وعلى آل محمد هلا سيتوا أجل جبت بالتوابك اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد يا علي في العالمين إنك حميد مجيد هر جياتوا دعاء أوا بجواني السلام أديت الله الراستا علي السلام عليكم ورحمة الله سلامك شديت الله تشبتا علي السلام عليكم ورحمة الله أمن يجي في غمري إخوائي صلى الله عليه وسلم دعاء أوا إتر أستغفر الله أستغفر الله أستغفر الله اللهم أنت السلام ومنك السلام تبارك يا ذا الجلال والإكرام والذكر كان أخواني ما بس كمان يمن يوجك إليه أبمشي وجوانا في غمري خاص الله أو صحابي في ركض كوان يوجكي بجواني بك أبمشي وازيك عرض ما نكردن هلا فلت أنك شنك كتوب هلا فلت كرد يوجك دعاء دروسني دا وكرم قيت على بقاتنا وجوانا كان يخير الرحمن فيك هداية من بدأ دا مزرعة من كالسر دين دارتي لسر إسلامتي اللهم احفظنا بحفظك يا الله
یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا شافی یا الله، یا ربی خوایە شیفای ئەو نەخۆشانە بدەی کە داوای دوعای خێریان لێ کردوین، یا ربی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی، یا ربی خوایە خەڵکانێکی داوای دوعای خێریان لێ کردوین کێشەیان هەیە مەشاکلیان هەیە، یا ربی خوایە بۆیان چارەسەر بکەی، یا ربی خوایە هەر کەسێ احتیاجیەکی یا ربی خوایە بۆی جێبەجێ بکەی، هەر کەسێ قەرزارە بۆی جێبەجێ بکەی، یا ربی خوایە هەر کەسێ نەدارە یا ربی خوایە بۆی ئاسان بکەی، یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ئەو گەنجانەی کە ئیشان نییە ئیشان بۆ ئاسان بکەی، یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کاربەدەستانمان ساڵح و دادپەروەر بکەی، یا ربی خوایە ڕەحم بە لێقەوماوەکان بکەی لە چەمچەماڵ و لە هەر شوێنێک کە خەڵک تووشی لێقەومان بووە تووشی زەرەر بووە خوایە بۆیان تەعویز بکەیتەوە یا ئەرحەم الراحمین. خوایە تۆ زۆر بەڕەحمی چۆن بارانت نار لە کاتێکا کە ئێمە زۆر پێویستمان پێیەتی ئەتوانیتیش بە ئاسانی بۆیان تعویز بکەیتەوە یا رب العالمین. و داواکارم لە حکومەتی هەرێمی کوردستان کە خۆی بە باوکی ئەم ملەتە ئەزانێ لە خەمی ئەم ملەتەیە بێ زوو فریای بکەوێ، زوو ئەم وەزعە تعویز بکاتەوە، زوو ئەوانەی لیان قەوماوە فریایان بکەوێ و هەوڵ بدات ڕێچارەش بدۆزێتەوە جارێکی تر ئەو حاڵەتە ڕوونەدا. خۆ معقول نییە ئێمە کاتێ باران نابارێ هەمومان ئاو نییە کارەبان نییە وەزع تێکەچێت، کاتێ باران ئەبارێ بەیەک جا لافاو بەرە بێتە معقول نییە. ئەمە کەم تەرخەمیەک هەیە لە مەوزوعەکە گشتمان ئەزانی. بۆیە حکوومەت ئەبێ باوکی ئەم ملەتەیە نابێ هەر بەس بیر لەوە بکاتەوە گیرفانی خۆی و جەماعەتەکەی پڕکە، ئەبێ بیر لەوە بکاتەوە خەمی ئەم ملەتە بخۆ. ئەگەر خەمی ئەم ملەتە نەخوا بەڕاستی باوکێکی ساڵح نییە، باوکێک نییە کە ئێمە زۆر جار بە کوڕ ئەڵین بە قسەی باوکت بکە. کاتێ باوک خراپ بوو ئەو کاتە گلەی نییە باوک بێژێ ئەی باشە مامۆستا توخوا بۆ کوڕەکەم بە قسەم ناکە، بۆ کوڕەکەم باش نییە لەگەڵمە. ئێمە ئەڵین کاکە تۆ خراپ بووی لەگەڵیە، تۆ باش نەبووی بۆیە کوڕەکەتیش لا سار دەڕێتی. دوایی بەیانی ئەگەر ئەم ملەتە خراپ بوو بەرامبەر بەکار بەدەست ئەو کاتە خەتای ئەوە. بۆیە بە ئەو باوکایەتەکەی باش بێ، با ئەو لە خەمی ملەتا بێ تا ملەتیش بەگوێی بکاو ئامۆژگاریەکانیان وەربگرێ. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. برا يعني عزيز خوشويسم پیغمبری خوشويسمان صلى الله عليه وسلم خوای تعالی لقرآن بقشت من فرميتي وأقيموا الصلاة كي رون يكاتوا ومان پیغمبری خواه صلى الله عليه وسلم يعني پیغمبری خواه رون كروي قرآن. خوای تعالی لقرآن پیروز على سورة أحزاب آياتي بشتويك أفرمي ولكم لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. يعني في غمر أسوة حسنة إيويا قدوة حسنة إيويا نيج أبيلا في غمر وري بقرين صلوا كما رأيتموني أصلي نيج بوشي وبكن كمن أبين شون كردما إيوش أوابي كان بويا أبي من لحموش تكاني جيان مانا كاتي وصيتي في قرآني من بوتي أبي برمزان في غمر إخوة صلى الله عليه وسلم شون أو وصيتي إخوة پروردگاري جيبجي كردوا تا إيمش بوشي وجيبجي كان ئەوە زۆر زۆر گرنگە لەیلا و لەولا ئیسە کەسانێک دروست بوون ناو خۆیانیان نا قورئانی وەڵای ئەمە حەدیث وەرناگرین و بەس تەنها قورئان وەرەگرین ئەخر دەی حەدیث وەرنەگریت دەیخوا ئەفەرمێ و ئەقیموا الصلاة چۆن نوێژەکەی چۆن نوێژەکەی ئەگەر نەیە حەدیثی پێغەمبەر وەربگری. ئەو کەسانە طبعاً باسەوە ناکەم کە چەند گومڕان زۆر زۆر گومڕان زۆر زۆر سەریان لێ تێک چووە ئەوانە بێدینن بەس لەژێر پەردەی دینە ئەمڕۆ ئەو قسانە ئەکەن ئەیان ئێستا لە مسلمانان تێکدەن. بەڵام من هەرەوە نەبوو ئێوەی بەڕێز قساکەم بۆ ئەوان قسە ناکەم چونکە ئەوانم دەسم لێیان شۆردووە. بەڵام بۆ ئێوەی بەڕێز ئەڵێم هەر شتێک خوای تعالی فەرمووی خوا نافەرمێ ئاقیموا الصلاة ئەبێ بگەڕێ ڕێمزان پێغەمبەریان چۆن نوێژەکانی کردووە ئێمەش ئاوا نوێژەکانمان بکەین. ئەوە زۆر زۆر گرنگە. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم